بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست، سپاس بۆ یەکە تاوەکو ئێستا لەگەڵمانابوون. ئێستاش باز لە کۆتا بابەتمانەکەین لەسەر پیسبوونی خاک کە بکوژێکی بێدەنگی سیستەمی ژینگەی زەویە. سەرچاوەیەم بابەتە لە شارپرێسەوەیە. پیسبوونی خاک کاتێک ڕوودەدات کە مادە کیمیایەکان یان پیسکەرەکان دەچنە ناو خاک یان ژینگەی دەوروبەریەوە، یاخود لە ئەنجامی گۆڕانی کەشوهەوا یان بە پلەی یەکەم لە ئەنجامی چالاکیەکانی مرۆڤ. ئەم پیسبوونە کاریگەریەکی نەرێنی لەسەر بەپیتی خاک و هاوسەنگی ئیکۆلۆژی دەبێت و دەبێتە هۆی تێکچوونی کوالێتی بەرهەمە کشتوکاڵیەکان و ناهاوسەنگی لە ژینگەی سروشتیدا. سەرڕای مەترسیەکەی پیسبوونی خاک بە بەراورد لەگەڵ جۆرەکانی تری پیسبوون گرنگیکی ئەوتۆی پێنادرێت، ڕەنگە لەبەر ئەوەی نەبینراوە یاخود بەڵام بە یەکێک لە مەترسیدارترین پیسکەرەکاندا دەنرێت و ناوی لێنراوە بکوژی بێدەنگ. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاندووە کە زیاتر لە 95% خۆراکەکانمان لە خاکەوە دێت کە 15 لە کۆی 18 توخمە کیمیایەکانی پێویست بۆ گەشەکردنیان بۆ ڕووەکەکان دابین دەکات. خاک وەک فلتەرێکی سروشتی بەرامبەر بە پیسکەرەکان کار دەکات، بەڵام توانای بەرگەگرتنی ئەو پیسکەرانەی سنووردارە، بە تایبەتی بە لە بەرچاوگرتنی زیادەڕۆیی لە بەکارهێنانی قڕکەر و پەیینی کیمیایی. ئەمەش دەبێتە هۆی کەڵەکەبوونی پیسکەرەکان کە زیان بە هاوسەنگیەکەی دەگەێنن. هۆکارەکانی پیسبوونی خاک بریتین لە پاشماوە و ئاوەڕۆی ماڵان، پاشماوەی پلاستیک، پاشماوەی کانگاکان، ڕژانی نەوت، ترشەباران، گەردیلەی هەوا، دارستان بڕین، کارەساتی سروشتی و فراوانبوونی شارەکان، هەروەک پاشماوەی پیشەسازی و کیمیایی لە مەترسیدارترین سەرچاوەکانی پیسبوونن، لەوانە کانزا قورسەکان و خۆڵەمێشی پیشەسازی لە ستونی یان لە ببورن لە سووتانی خەڵوز. شەڕ و بەکارهێنانی چەکی کیمیاییش یان تیشکدەر بە هۆکاری کارەساتبار دادنرێت و بۆ پیسبوونی خاک وەک ئەوەی لە هێروشیما ڕوویدا یان ناکازاکی ڤێتنام، یان دەستدرێژی بۆ سەرغەزە کە کاریگەریەکانی بۆ سەدان ساڵ بەردەوام دەبێت. ڕێکخراوی خۆراک و کشتوکاڵی جیهانی فاو هۆشداری دەدات لەوەی تەنانەت بڕێکی کەمی قوڕقۆشم دەتوانێت ڕووبەرێکی زۆر خاک و ئاو پیس بکات. یەک پاتری وشک دەتوانێت مەترێک سێجا خاک و 1000 مەتر سێجا ئاو پیس بکات کە ئەگەری هەیە بۆ دەیان ساڵیش بەردەوام بێت. پیسکەرەکان لە ڕێگەی ڕووەکەکانەوە دەگوازرێنەوە بۆ ئاژەڵ و مرۆڤ و چڕیەکانیان لە زنجیرە خۆراکیەکان زیاد دەکات و دەبێتە هۆی توشبوون بە نەخۆشیە مەترسیدارەکان. زیندەوەرانی خاک وەک کرمی زەوی ئەم پیسکەرانە هەڵدەمژن و دەیان گوازنەوە و دەچنە ناو ئاوی ژێر زەوی. ئەمەش مەترسی لەسەر ئاسایشی خۆراک و تەندروستی گشتی دروست دەکات و کاریگەریان لەسەر کوالەتی ئاو و خزمەتگوزاریەکانی ئیکۆسیستەم دەبێت کە دەبێتە هۆی ناڕێکی ژینگەی و ئابووری و کۆمەڵایەتی گشتگیر.